سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. پەیامەکەم لەلایەن مام فەرهادەوە پێگەیشت. وەڵامەکەیم دایەوە کە من بە تەمای ژن هێنان نیم، بەڵام زۆر بەرز نرخاندم. ئەوە جێگەی ڕێز و حورمەتە. ئافرەتێک ئامادە بێ بۆ دروستکردنی خێزان لە ڕێگەی پەیوەندی خێزانی و شەرعیەوە. بۆیە زۆر بەڕێزەوە بە مام فەرهادم وت کە گەڕانەوە لە حەزەکەیان ئاگاداریان بکەرەوە، بەڵکو جەنابەت برا گەورەی من بە و کۆتایی پێ بهێنە. مام فەرهاد، دەمەوێت شتێکت پێ بڵێم، ئەمەیان پەیوەندی بە خۆمەوە هەیە، ماکوانش بە پێکەنینەوە، ناشێت تۆ نەتەوێت ژن بهێنی. مام فەرهاد، کوورە ژنی چی براگیان، خۆی گەورە گلارەم لێ نەسێنێ، تازەکەی من لە ڕێگای ژن هێنان ماوە. ماکوان، خێر ئەمرکە. مام فەرهاد، کە موسڵمان بووم نازانم ئاشکرای بکەم، چونکە هیچ کام لە خزم و کەس و کارم نازانن، ئاشکرای بکەم یان هەر بەنهێنی بێ. ماکوان، مام فەرهادی عەزیز، کوا ئێستا خەڵکی لەو شتا دەپرسێتەوە، من پێم وایە ژیانی ئاسایی خۆت بکە و هەر باسشی مەکە، خۆگریمان زانیان کە موسڵمان بووی، زۆر بە ئاسایی وەری بگرە، با ئەوان باسی بکەن، تۆکو موسڵمانێک لەگەڵ کەسوکاری خۆت بژی، ئەگەر پرسیان وەڵام دانەوەی زۆر ئاسانە. مام فەرهاد، بڕوا بکە هەروە ئاسان نییە، ئاخر چی بڵێم؟ ماکوان، بڕوا بکە زۆر ئاسانە، سەرەتا تۆ لە ناو کۆمەڵگەی یەرسانیەکاندا نی، پاشان ئێرە ئەوروپایە، پێم بڵێ چەند یەرسانی نەک هەر باوەڕی بە ئاینی یەرسانی نییە، بگرە هەر مولحید و بێدینیشە، مەگەر وانیە. مام فەرهاد، بەرێوەڵڵا زۆربەی ئەو یارسانیانی کە من ئەیان ناسم هەر باوەڕشیان بە خودا نییە. ماکوان، ئەی ڕەحمەتت لێبێ، خۆی گەورە هیدایەتی یاویت و بە چاوی خۆت شیفای کچەکەت بینیوە، بۆچی بە ڕاستگۆییەوە بۆیان باز ناکەی کە پرسیاریان لێ کردی بۆچی موسڵمان بوویت و ئیسلامت هەڵبژاردووە، تۆش وەڵامیان بدەرەوە. مام فەرهاد، فەرمایشتەکەت زۆر ڕاستە و حەقی خۆیەتی. ماکوان، من ناڵێم بڕۆ خۆت بکە بە بانگخواز و جاڕی بۆ بدە، خۆ ئەگەر لە تواناتە هەبێت کارێکی باشە، من دەزانم تۆ کەسێکی بەڕێز و بێدەنگیت و خەریکی ژیانی تایبەتی خۆتی، پێویست ناکە زۆر بیر لەو باسانە بکەیتەوە. دڵنیام خەڵک ئەوەنی بە دوای سەروەت و سامان و پارەوەن، ئەوەندە بە دوای ئاینەوە نین. مام فەرهاد، وەڵا ڕاستە برا وایە، خەڵک بەگشتی سەرقاڵی زەندەگیە. ماکوان، من باسێکت بۆ دەکەم بۆ ئەوەی تۆ بەو باسە بتوانی وەڵامی ئەو پرسیارە قەبەی خەڵکی بدەیتەوە کە بۆ ئیسلامت هەڵبژاردووە. مام فەرهاد، وەڵڵاهی مەمنونت دەبم ئەوە گوێم بۆ گرتووی. ماکوان، بڕوا بکە لە ژیانی ئەم ماکوانەدا، نە باوکم و نەدایکم و نە مام و نەپور و نە کەس و کارم ڕۆژێک لە ڕۆژان بە منیان نەوتووە نوێژ بکە یان دینداری بکە و خوا ناز بە، لە ڕاستیدا وتویانە سیاسەت مەکە، ئامۆژگاریان کردوم کە کەسێکی باش بم و دەست پاک و داوێن پاک و چاکە خواز بم، نەک بۆ ئەوەی خوا لێم خۆش بێت، نا، بەڵکو لەبەر ئەوەی کوڕی پیاوێکی باش و ناودار بووم. باوکم پیاوێکی خۆشەویست بوو لە ناو خەڵکیدا، ئاوات و ئامانجی کەس و کارم ئەوە بوو کە جێگەی باوکم بگرمەوە وەکو ئەو سەرڕاست و دەستپاک و هاوکاری خەڵک بم،
ئەوەی باسی دەکەم ساڵی 1992 بۆ 1999 ژیانم وەکو هەموو گەنجێک بردوۆتە سەر، بەڵام لە کۆتایی ساڵەکانی 2000 دنیایەک پرسیارم بۆ دروست بوو. زۆرم دەخوێندەوە لە کتێبی فەلسەفی و فکری و سیاسی، فکری سیاسی و ئەدەب و شعر و شانۆ و زۆرێک لە بوارەکانی تر و هەتا دوای. مام فەرهاد ئەی مێژوو دەخوێندەوە؟ ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە مێژوو خولیای منداڵیم بوو. بە هەر حاڵ ڕۆژی وا هەبوو 7 بۆ 8 کاتژمێرم بە خوێندنەوە بەسەر دەبر. دەچووم بۆ کتێبخانەی گشتی ئۆسلۆ، لەوێدا ئەنیشتم بە 5 سەعات بەس خەریکی خوێندنەوە بوو. ئەوەی ڕۆشنبیر و سیاسی و دانشمەند و خاوەن فکر بووایە حەزم بە هاوڕێیەتی دەکرد. کۆمەڵێک هاوڕێی زۆرم هەبوو لە هەموو بوارەکاندا، لە هەموو چین و توێژەکان هاوڕێم پەیدا کردبوو، لە مەسیحی و یەهودی و زەردەشتی و مارکسی، لە بێدین و وجودی و هونەرمەند و گۆرانی بێژ و نووسەر و ڕۆژنامەنووس و دکتۆر و هەتا دوایی. ڕۆژ بە ڕۆژ مێشکم ئاڵۆز دەبوو، یەک دنیا پرسیار لە مێشکمدا بوو. دەموت داخۆ من بۆچی دروست بووم؟ کارم چییە؟ چیم پێسپێردراوە؟ بۆچی هاتووم؟ هەروەها بۆ کوێ دەچم؟ دوای ڕۆشتنم لەکوێوە سەر دەردەهێنم؟ مردن چییە؟ ڕۆح چییە و خوا چییە؟ ئەی پێغەمبەر چییە؟ یەک دنیا پرسیار لە مێشکمدا بوو دەخولانەوە، خۆم بە دەوری خۆمدا دەخولامەوە، نە مارکس و لینین و نە جیڤارا و جان جاک ڕۆسۆ، نە ژان پۆل سارتر، نە ئەسمۆندی بۆ فوارە، نە کانت و دیکارت و هەتا دوایی. کەسیان نەیانتوانی تونوێتی فکر و برسیەتی ئەقلم تێر بکەن. بۆ زانیاریت من هەر کەسێکی موسڵمان بووم ئەو کاتەش، بەڵام موسڵمانێکی کلاسیکی و ئاسایی بووم. وام دەزانی دین بۆ بنیادنانی کەسایەتیە و بۆ ئەوەی بڵێن کوڕی چاکە و خەڵکی متمانم پێ بکەن و بڵێن ماشەڵڵا خاوەنی شەخسیەتە. من ئاوا لە دین تێگەیشتە بووم. وردە وردە بە دوای خۆمدا دەگەڕام تا خۆم دۆزیەوە. ئەو پرسیارانی کەلام دروست ببوو تەنها ئیسلام وڵامی دایەوە. ئیسلام توانی من دروست بکە، وا نەزانی وەکو ڕازی بوون من زۆر لە خۆم ڕازیم. نا من ناڵێم کەسێکی باشم، بەڵام بە دڵنیاییەوە ئیسلام باشی کردوم، ئیسلام گۆشی کردم. بڕوا بکە یەک کەس نەیتوانیوە ئەمرێکم بەسەردا بکات جێبەجێی بکەم. بەخوای گەورە کە دەیانوت ماکوان شەڕمەکە، مەبەستم کەس و کارەکەمە. من زیاتر شەڕم دەکرد، دەیانوت لەسەر خۆبە، من زیاتر بە قسەی کەسم نەدەکرد، نەکبەت و وێڵ و سەرگەردان بووم. ئەوەی گوێم پێنە ئەدا قسەی خەڵکی باش بوو. بەڵام ئیسلام کارگەی دروستکردنی مرۆڤی چاکە. قەسەم بەخوا ئیسلام و کاریگەری ئاین نەبێ لە جیهاندا، دەزانی چ کارە ساتێک ڕوئەدا ئەگەر ترسی ئاین و خواناسی و خەڵکەکەی نەبێ تەماشای ئەم جیهانە بکە لە چ گومڕایی و جاهیلیەکدایە. مام فەرهاد بەخوا برا قسەکانت هەر زۆر ڕاستە، ڕەحمەتت لێبێ قسەم بۆ بکە. ماکوان تۆ تەماشای ئەم ئەوروپا پێشکەوتووە بکە کە ئێمە وامان دەزانی بەهەشتە. لەم بەهەشتەدا چی تێدایە؟ نێربازی و منداڵبازی و یاریکردن بە هەست و سۆزی خەڵک، نەمانی خەڵک، خۆشەویستی و پارە و ژیان بۆ پارە و مردن لە تاو بێکەسی، نەمانی متمانە، بێدینی و خوانە ناسی. تەماشاکە سکمان تێرە، جل و بەرگمان پۆشتەیە، بەڵام دەترسین. لە چی دەترسین؟ نازانین. مام فەرهاد وەڵای من هەمیشە لە ترسدام. ئەو ترسە چییە نازانم، بەخوا دڵی قسەی دڵی من دەکەی. ماکوان هەر من و تۆ نین، نەرویزی و ڕۆژ ئاوایی و ئەوانی وەکو ڕۆژ ئاوای بیردەکەنەوە هەمویان وان. عەزیزەکەم مام فەرهاد چەند مامە پیرەی بەڕێز لە وڵاتی ئێمەدا بەیانی دەچێتە دەرەوە شقارتە دەفرۆشێ، یان تەزبیح دەفرۆشێ، یان دوو سەلک سابوون بە دەستێوەیەتی بۆ ئەوەی بیان فرۆشێ. دەگەڕێتەوە ماڵەوە لی بپرسە وەزعەت چۆنە دوای ئەوەی 3000 دیناری دەستکەوتووە. دەڵێ خوانەی بڕێ، خوا ڕازقە، کڵاوی بۆ بەڕوو کردووە. بەڵام تەماشای ئێمە بکە، مانگی 30 وەرەقەمان دەست دەکەوێ، یەک مانگ کارمان نەمێنێ هەموو دەچین بۆ سۆسیال و دڵە ڕاوکەکانمان تێدەکەوێ. دەزانی بۆ؟ مام فەرهاد بەڕاستی وایە، بەڵام بۆچی؟ ماکوان وەڵامەکە ئاسانە، کڕینی ماڵمان بە قەرزی بانکە، سیارەمان هەروایە، خواردنمان نازانین حەڵاڵەیان حرامە، جارێ گوێ بە حەڵاڵ و حرام هەر نادەین. ئەوەی هۆکاری ترس و دڵە ڕاوکێکەمان، بێزگە ئەوەی ئەم سیستەمی ڕۆژ ئاوا منداڵمان ئەبا، ژیانمان دەبا، هەست و سۆز و عاتیفە و دین و شەرەف و کەرامەتت دەبا، تەنها بۆ ئەوەی سکت تێر بێت و ڕازی بی. ئەوەیە هۆکاری ترسەکە. مام فەرهاد زۆر وایە و فەرمایشتەکەشت ڕاستە. ماکوان زە ئەم گەنگەشەیەم بۆیە کرد لەگەڵ بەڕێزت بۆ ئەوەی بزانین هیچ بەرنامە و ئاین و سیستەمێک و
هەموو زانستی دنیا و تەکنەلۆژیا و ژیار و شارستانیەت و کللتورێک ناتوانێت وەڵامی پرسیارەکانمان بداتەوە. تەنها و تەنها ئیسلام دەتوانێت وەڵاممان بداتەوە. پێمان بڵێ بۆچی هاتووی، بۆ کوێ دەچی، کارت چییە و مردن چییە، دوای مردن چی ڕوودەدات و چی دەکەی، خوا کێیە و دین چییە. هەموو وەڵامەکان ئیسلام و ئیسلام. ئەمەش باشترین وەڵامە بۆ ئەو کەسێک کە دەڵێ بۆ موسڵمان بووی، تۆش دنیایەک بەڵگەت پێیە. مام فەرهاد: زۆر ڕاستە ڕەحمەت لە کاک عەبدولکەریم کە تۆی هێناوەتە ئەم دنیایە، ئەڵبەت مەبەستم ئەوەیە کە ئەو هۆکار بووە. ماکوان: خوا جەزات باتەوە مام فەرهاد گیان، دا بەزە با بڕۆین کەبابەکەمان بخۆین. لەگەڵ مام فەرهاد نانمان خوارد و بەدەم قسەی خۆشەوە گەڕاینەوە. ماوەیەکی پێچوو هەموو دۆستان و هاوڕێیان و خوشک و براکانمان لە حەز گەڕانەوە. کاوە نازناوی حازی کاوەی بۆ خۆی هەڵگر، ڕۆژی 3000 دەیگێڕایەوە کە لەوێ چی کردووە و چەندە خۆش بووە. ئێوارەیەکی سەرەتای پاییز گەڵای دارەکان دەستیان کردبوو بەوەرین. ڕێگە و بان بە گەڵای دارەکان ڕازێنرابوونەوە. حەسقیلم لێ پەیدا بوو. حەسقیل وتی: بۆ کوێ دەچی؟ ماکوان: لە نوێژی عەسر بووم. تۆ کوێت پێخۆشە بۆ ئەوێ دەچین؟ حەسقیل: هاتووم بۆلات لەگەڵ سەسیل و میە. شێخ بەرقان وتی بە ماکوان بڵێن با خۆی ئامادە بکە، لەم هەفتەیەدا کۆڕەکەی بۆ دەگرین. ماکوان: بە خۆشحاڵیەوە حەزەکیان، بەڵام باسی چی بکەم؟ ئێوە داواتان هەیە لەسەر چی؟ لە ژیانمدا کۆڕم بۆ جنۆکە نەگرتووە. باسی چی بکەم؟ هیچ ناو نیشانێک لای ئێوە ئامادەیە یان خۆم ئازادم؟ لەم قسانەدا بووم. سەسیل و میا سڵاویان کرد بە سڵاوی ئیسلام و وەڵامی ئەوانماندایەوە بەیەکەوە بەرەو کەناری دەریا ڕۆشتی. حەسقیل: شێخ بەرقان وتی بە ماکوان بڵێن باسی ڕۆڵی ئێمە بکا لە ئیسلامدا. ماکوان: جا وەڵڵاهی نازانم ڕۆڵی ئێوە چی بووە لە ئیسلامدا. هیچ سەرچاوەیەکم لا نییە لەو بارەیەوە، هیچم نەخوێندۆتەوە. سەسیل: هەوڵ بدە بزانە کام کتێبە باسی جنۆکە دەکا، لەوە زیاتر دەربهێنە. ماکوان: ئاخر خۆستەلی برام، ئێوە بەرزەسە نین تا کتێبتان لەسەر نووسرابێ. میە: ئێوەرە بۆ کتێبخانەی لازین، لەوێ زانیاری زۆری لێیە. ماکوان: جا ئەمە لەکوێ و من چۆن بگەمە ئەوێ؟ حەسقیل: ئەوە بیرۆکەیەکی باشە، بەڵام کتێبەکانی ئێمە وەکو کتێبی ئێوە نییە. وەرەقە و یەک لە دوای یەک هەڵیان بینەوە، هەز دەکەم قورس بێ. سەسیل: دەتوانی سوود وەربگری لە هەندێک لە کتێبەکانی کتێبخانەی لازین، بەڵام وەک حەسقیل وتی دەبێ بزانی چۆن بتوانی سوودیان لێوەربگری ئەو نووسراوانە. ماکوان: چۆنن ئەو نووسراوانە؟ لەسەر پێستەیە یان چۆنە؟ حەسقیل: نا لەسەر توێکڵی دار و لاسکی گەڵایە، بەهێزی هەردوو شاخە، بەڵام نووسراوەکان بە زمانی خۆمان نووسراون، زمانی ئێوەی مرۆڤ نییە. ئەو وشانە تۆ لێی تێ ناگەی. ماکوان: تەنها چارەسەر ئەوەیە کە ئێوە بۆم بخوێننەوە. حەسقیل: ئاسانە، بەڵام چۆن بزانین تۆ چیت پێویستە و باسی چی دەکەی تا بتوانین هەندێکت بۆ دەستە بەر بکەین. ماکوان: من مێشکم نووسا بەو ماشێتەی شێخ بەرقان، ڕۆڵی جنۆکە لە ئیسلامدا. سەسیل: آخر خۆ ئەگەر سەرچاوە دەست نەکەوێ ئەبێ بیگۆڕی، تۆ تەنها یەک هەفتە کاتت لە بەردەستدایە. ماکوان: واتە ئێوە ڕۆژەکەتان دیاری کردووە کە کەیە؟ حەسقیل: بەڵێ، خەڵکێکی زۆر لە جنۆکەکان بانگ کراونەتە لای ئێمە و لەم ماوەیەدا کە ئەوەندەی من و برایانم پەیمان پێبردبێ. تۆ یەکەم کەسی لە مرۆڤ کە تەنها کۆڕ بۆ جنۆکە بگرێت و جنۆکە سازدەری کۆڕەکە بێ و تەنها جنۆکەش بێنە کۆڕەکەوە. ماکوان: من دەتوانم وەکو ئێستا هەمووتان ببینم؟ سەسیل: تەنها ئەوانە دەبینی کە پێشتر ناسیوتن، لەوانەیە سوڵتان و هەندێک برای تریش ببینی، ئەوانی تر هەمویان تۆ دەبینن، بەڵام تۆ ئەوان نابینی. حەسقیل: بەڵام دڵنیا بە زۆرێک لە جنۆکە لەوێ ئامادە دەبن. یەکەم جارە مرۆڤ کاری وا بکا بۆ ئێمە، لەبەر ئەوە جێگای سەرنج دەبێت. بۆیە شێخ بەرقان دەیوت بە ماکوان بڵێن با زانیاری باش کۆ بکاتەوە، چونکە لە هەموو چین و توێژەکانی جنۆکە ئامادە دەبن. ماکوان: سەیرە، بەڵام هەرو قسەی شێخ بەرقان زۆر گرنگە لە لام کە فەرمووی باسی ڕۆڵی جنۆکە بکەم لە ئیسلامدا. حەسقیل: آخر بزانە خۆ ئەو نەیوتوە دەبێ هەر ئەو باسە بێ، تەنها وەکو نمونە خستیە بەردەستت. ماکوان: دەزانم، بەڵام سەرنجی زۆر ڕاکێشاوم. بەڕاستی دەبێت جنۆکە دەستی خێر و جێپەنجەی لەم ئیسلامەدا دیار بێ. دەنا ئیسلام بۆ ئەوانیش نایە، بۆ شێخ بەرقانیش لە خۆیەوە نمونەی وا ناخاتە بەردەستی من. حەسقیل: هەرچی دویز من و سەسیل و میا هاوکاری دەکەین،
هەوڵ بدە لەم هەفتەیەدا شتێکی باش ئامادە بکەیت بۆ زانیاری دەبێت تا 2 ڕۆژی تر خۆت یەکلای بکەیتەوە باسەکەشت لەسەر چییە بۆ ئەوەی ئێمەش ڕای بگەینین و بڵاوی بکەینەوە. ماکوان زۆر باشە، با بسمە بەردەم کتێبخانەکەی خۆم و لە ئۆفیسەکەم دابنیشم. خوای گەورە بە دڵنیاییەوە ئاسانی دەکا بۆمان. زۆر خۆشحاڵتان کردم. ئێوەش چی سەرچاوەتان دەستکەوت لەو بوارەی شێخ بەرقان ئامادەی بکەن بۆم. میە دڵنیا بە قورس دەبێ لەسرت. هەوڵ بدە بیگۆڕە، باسی شتێکی ئیمانی گشتی بکە کە پەیوەندی هەبێ بە هەردوو مەخلوقەکەوە. ماکوان هەوڵی خۆم ئەیەم دوای 2 ڕۆژی تر ئاگادارتان دەکەمەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەوان ڕۆشتن و منیش مێشکم سەرقاڵ بوو بە دوای سەرچاوی ئەوەی داخۆ جنۆکە چۆن خزمەتی ئیسلامی کردووە یاخۆ ڕۆڵی سەرەکی ئەوان چییە لە ئیسلامدا. ئەو شەوە لە بەردەم کتێبخانەکەمدا پشکنینم دەکرد. بە دوای ئەو بابەتەوە وێڵ بووم. هیچی وام دەست نەکەوت کە بە کەڵکی کۆڕ و سیمینار بێت و ئەکادیمی بێ. بەسەر کتێبەکانەوە زۆر ماندوو بووم و خەوم لێ کەوت. بۆ بەیانی دیسان دەستم کردەوە بە پشکنین. شەمە و یەکشەمە بوو. هیچ کارم نەبوو. کتێبەکانم بڵاو کردبووەوە. جێگای دانیشتنی خۆم نەبوو لە ژوورەکە. هەرسی ورد دەبوومەوە لە سەرچاوەکان، هەر باسی شەیتان و سحر و خراپەکاری جنۆکەکان بوو. لەم جەنجاڵیەی خۆمدا هەموو گیانم پڕ ئینێرجی بوو بۆ بەدەستخستنی سەرچاوە بۆ کۆڕەکەم. لە پڕ کاژمێر دەی بەیانی بوو. پەیوەندیم پێوە کرا. تەماشای ژمارەکەم کرد کڕۆنیکا بوو. منیش هەڵم گرت و وتم حازی کڕۆنیکای خوشکم ئەسەلام عەلەیکوم. کڕۆنیکا وعەلەیکوم ئەسەلام. دەکرێت ئەمڕۆ بتبینم؟ هەندێک کتێبم بۆ هێناوی لە حەزبا بتدەمێ. دایکشم دەیەوێ قسەت لەگەڵ بکە. تەلەفۆنەکەی دایە دەستی دایکی. فاتمە خانم باوکەکەم چۆنی ئەو بۆ دەرناکەوی کوڕی خۆم؟ دەنگ و باست چۆنە؟ ئاوی زەمزەمیشم بۆ هێناوی لەگەڵ بەرماڵێک و قورئانێک ئەی دەم بە چیمەن بداتێ. ماکوان خوای گەورە تەمەن درێژ و لەش ساغت بکات و بیخاتە میزانی حەسەناتت. تەلەفۆنەکەم داخستە و لەسەر ئەو ڕێککەوتین کەوا دوای کاژمێرێک بچم بیبین و شتەکانی لێوەربگرم. بەڵام من بەردەوام بووم لە خوێندنەوە و گەڕام بە دوای سەرچاوەدا. ئەوەندە سەرقاڵ بووم کاژمێرەکە بەسەرداچوو. لە بیرم چووەوە بسمە دەرەوە. بۆ جاری دووەم تەلەفۆنی کردەوە. کڕۆنیکا وتی لەکوێی؟ چاوەڕێتم. ئینجا بیرم کەوتەوە. پێم وت چاوەڕێم بکە دوای چەند خولەکێک دێم. ئیشی زۆرم بۆ هاتە پێش بۆیە دواکەوتم. وا هاتم تۆ لەکوێی؟ کڕۆنیکا لەو قاوەخانەیەم کە یەکەم زار لێی دانیشین و کاوە گوڵی دەفرۆشت. ماکوان وا هاتم ببوورە لە دواکەوتنم. کە ڕۆشم لەوێ دانیشت بوو چاوەڕێی دەکردم. بەڕێزەوتی چی دەخۆیتەوە؟ ماکوان پیا وا بە ئافرەت دەڵێ، بەڵام مادەم دواکەوتم حەقی خۆتە. قاوەیەک و خواردنەوەیەکی گازی دەخۆمەوە. کڕۆنیکا نانی بەیانیت خواردووە؟ ماکوان نەوەڵا فریان نەکەوتم. کڕۆنیکا چوو قاوەیەک و ئاوێکی غاز و ساندویچێکی هێلکە و ڕۆبیانی بۆ هێنام لەگەڵ پارچەیە کێکی ئەمریکی بە ناوی کوکیز کرێم کێک. سوپاسم کرد و دەسم کرد بە خواردن. ئەویش تەماشای دەکردم. ماکوان بۆ تەماشام دەکەی بانانەکەم بخۆم. کڕۆنیکا زۆر ماندوو دیاری و سەرقاڵ ئەدبینم، خۆ هیچ ڕووی نەداوە. ماکوان نا بەتەمام خۆم ئامادە بکەم کۆڕ و سیمینارێک بۆ جنۆکەکانی هاوڕێم بگرم. کڕۆنیکا بەڕاستە یان گاڵتەم پێ دەکەی؟ ماکوان نەبەخوا زۆر بەجددیمە. لە دوێنێ شەوەوە بە دوای کتێب و سەرچاوەدا دەگەڕێم. هیچم دەست نەکەوتو. کڕۆنیکا کۆڕەکەت لەکوێ دەبێ؟ ماکوان بەخوا نازانم زارێ لەکوێیە. کڕۆنیکا لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانە؟ ماکوان دەڵێم کۆڕ بۆ جنۆکە دەگرم. فەیسبوک بۆ ئێمەی مرۆڤە. کڕۆنیکا شێتم مەکە حەز دەکەم بەشدار بم. لەکوێیە کۆڕەکە؟ حەز دەکەم بێم. ماکوان بۆ شێتم دەکەی؟ خۆشم نازانم لەکوێ ڕێکخراوە. چاوەڕێ دەکەم خۆیان بێن بە شوێنمدا و بن بۆ لای خۆیان. کڕۆنیکا ئەی ئەتوانم منیش بێم؟ ماکوان باوەڕ ناکەم. واز لەو بابەتە بهێنە باشێت نەبی. ئەوە ئیشی تۆ نییە و خۆتی پێوە سەرقاڵ مەکە. ئادەی بزانم چیت بۆ هێناوم. کڕۆنیکا جارێ 100,000 کڕۆنی ترم بۆ هێناوی بۆ وەرزشی میلاد. ماکوان نامەوێ، هێشتا 75,000 کڕۆنمان پێماوە. چی لێ بکەم؟ ئەو کوڕە زۆر بە ئەدەب و ڕازگۆیە. پارەشم داوە بە باوکی. ئەم مانگا وەریان نەگر، وتیان پێویستمان نییە. کڕۆنیکا خۆشم پارەم دایە میلاد وەری نەگر، وتی لەگەڵ کاک ماکوان قسە بکە. خۆ تۆش ماڵت ئاوە بێ ئەوەندە مەشغوڵی لەگەڵ ئێمە و مانان هەر قسە ناکەی.
ماکوان ئیتر ژیانە کڕۆنیکای خوشکم پیاو کە خاوەنی ژن و ماڵ و منداڵ و کار و نووسین بوو کۆڕی بۆ زنۆکەش بێت حتمەن سەرقاڵ دەبێ ئادەی بزانم کتێبەکان چین کڕۆنیکە 4 کتێبم بۆ هێناوی ئیتر نازانم بە دڵتەیان نا ماکوان خۆ کراست بۆ نەکڕیون تا بە دڵم بێ کتێب هەر بە دڵما بە دڵنیاییەوە کڕۆنیکە ئەزانم ماڵت ئاوا بێ مەبەستم ئەوە بوو کە گوایە لەگەڵ فکری تۆدا بگونجێ یاخودنا ماکوان ئێ باشە کەواتە ئەتەوێ پێم بڵێ کەسێکی منهەجید ها کڕۆنیکە خۆت فێرت کردوم لە کتێبی گفتوگۆی قەڵەم ئایدۆلۆژیا و باسەکانی ئایدۆلۆژیات کردووە زۆر پێی معجب بووم ئەمەش کتێبەکانە هەموو فەرموودە قودسیەکانم بۆ هێناوی ئەم کتێبە باسی نەقدی ئیسلامیە لە لاهود بۆ فەلسەفەی عەرەبی صەفوەت التەفاسیرم بۆ هێناوی کۆکراوەی تەفسیری ئیبن کەثیر و قورتوبی و موفەسیرەکانی ترە فرمودەکانی ترمذی لە صفاتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ماکوان ئەی خوای گەورە جەزای بەخێرت باتەوە ئەی کوا ئاوی زەمزەمەکەی دایکت و بەرماڵەکەی کڕۆنیکە تەزبیحێک و قورئانێکشی لەگەڵدایە لە بیرت چوو وایە ماکوان وایە کوا بێنە کڕۆنیکە فەرموو ئەوە هەموویەتی ئەڵێ من لێم داگیر کردووی و لێم دەسەنیتەوە ماکوان ئەو دیارانەی کە لە حەجەوە بۆم دێت زۆر عەزیزن کڕۆنیکە خەریک بۆ عەبایەکی سەرشانت بۆ بهێنم زۆر جوان بوو بەڵام وتم لەوانەیە حەزی لێ نەکە ماکوان وەڵا بەعەکسەوە زۆرم حەز لێتی بۆ نەدهێنا یان ڕەزیل بوویت و وتت گرانە کڕۆنیکە تخوا وا لە من تێگەیشتویت ماکوان نە بەخوا دەزانم خوشکێکی بەڕەحمیت و هەموو شتێکی باشت بۆ من دەوێ ئەوە هەر بۆ خۆشی وا دەڵێن کڕۆنیکە تۆ لە نێوان شەیتان و فریشتە یاری بە من دەکەی ماکوان چی کڕۆنیکە بەڵێ هەموو جارێک خەنجەرێکم لێ دەدەیت و بە برینداری بەجێم دەهێڵی لەخوا ناترسی ماکوان ئەوە ئەڵەی چی تێناگەم کڕۆنیکە تۆ تێناگەی یان خۆتم لێ هەڵە دەکەی ماکوان چیت دەوێ کڕۆنیکە تۆم دەوێ ماکوان بۆ من مەدالیام یان کەرەستە و شتومەکەم حازی گیان منت بۆ چییە ئەترسم بە دەڕنەفیز و پلایس تێگەیشت بێتی کڕۆنیکە تخوا ماکوان گاڵتە مەکە وەڵای سحرت لە دڵم کردووە لە ناوی دەرناسی ماکوان من چۆن سحر لە دڵ دەکەم پەنا بەخوا بۆت بەتاڵ بکەمەوە ئەو سحرە بە ڕوقی شەرعی کڕۆنیکە نامەوێ ئەو سحرە با بمێنێ ئەگەر سحر وا بێت زۆر پێی ڕازی ماکوان خۆت ناتەوێ بەتاڵی بکەیتەوە من چی بکەم کڕۆنیکە لەخوا بترسە ئەزانی من داوا لێ دەکەم بە حەڵاڵی ببمە خێزانت بۆ هەموو جارێک ڕەفزی دەکەیتەوە مام فەرهاد وتی ماکوان وتوێتی سوپاسی دەکەم من ناتوانم ژن بهێنم و خۆم ژنم هەیە و ماڵی تر دروست ناکەم ماکوان بەڵێ ڕاست دەکا من ناتوانم ماڵی تر دروست بکەم چونکە کۆڵم زۆر قورسە نامەوێ قورستری بکەم واتە کۆڵی بەرپرسیارەتیم قورسە کڕۆنیکە ئەی لە ئیسلام ڕێگە نەدراوە پیا و 4 ژنی هەبێ ماکوان بەڵێ ڕێگا دراوە بەڵام خۆ فەرز نییە ئەتوانیت هەر ژنی شت نەبێ کڕۆنیکە باشە من نامەوێت تۆ بیتە لای من بەس هەر دەمەوێ مارەم بکەیت و بڵێم ژنی ماکوانم ماکوان ئاخر جا چۆن شتی وا دەکەم باشە من پرسیارێکت لێ بکەم ئەم هەموو خەڵکی تر هەیە بە دوای ژندا دەگەڕێ هەزارەها لە من باشتر و قۆستر و پیاوتر هەن دەوڵەمەندن و مەمنونی تۆن و ژنیشیان نییە ئەی بۆ شوو بەوان ناکەی کڕۆنیکە ماکوان خۆکێشە لە پیاوە نییە من بێزگە لە تۆ کەسی تر ناسێتە دڵم خۆ من پێش تۆ ئەزمونم زۆرە لەگەڵ پیاوەندا ئەزانم بە چاوی سووک تەماشام دەکەی ماکوان وانییە من بە چاوی سووک تەماشای هیچ مەخلوقێکی خوای پەروەردگار ناکەم لە کاتێکدا تۆ خوشکی ئیمانداری منی کڕۆنیکە ساڵی 2003 یەکەم داواکارم هات ڕازی بووم بەڵام کە تەماشام کرد لە پیاو نەدەچوو کەسایەتیەکی زۆر مناڵانەی هەبوو نازانم منیش حەزم بە کەسێکە زۆر پیاوانە ڕەفتار بکە دوای 6 مانگ کۆتاییم بە هەموو شتێک هێنا لەگەڵی بە باوکمم وت من شتی وام ناوێ پاشان ساڵی 2005 کوڕێکی تر هاتە داوام بێزگە من 4 ئافرەتی تری هەڵخەڵەتاند بوو لەویش پەشیمان بوومەوە هەرسی داوای لێبوردنی کردوتم تەواو ماکوان زارێ ئەم دوانە خەڵکی کوێ بوون کڕۆنیکە هەردووکیان کورد بوون ماکوان دەی خوای گەورە موفەقت بکە باسی 3 و 4 من بۆ مەکە کڕۆنیکە
کوڕێکی تر هاتە داوام ساڵی 2006 بەڵام نەخۆشی نەفسی هەبوو. هەفتەیەک دەچوو بۆ کڵێسا و هەفتەیەکیش دەچوو بۆ مزگەوت و چەند جارێک چوینە دەرەوە بەیەکەوە. لە بازار کوردەکانی تر پێیان ڕادەبوەر، زۆر بێشەخسیەت بوو، ئەویش ڕێک نەکەوت. ماکوان دوای ئەو کڕۆنیکە کۆتاییان بەرپرسێکی بێشەرەف بوو. خوا ڕەحمی پێکردم زۆر ڕزگارم بوو لە دەستی، بە هەردوو دیوەکەیدا کاری دەکرد. ماکوان بە هەردوو دیوەکەیدا کاری دەکرد واتای چی؟ بەخوا من ئەو مستەڵەحاتانە نازانم. کڕۆنیکە واتە لەگەڵ پیاویش ڕای دەبوار، پیاویش لەگەڵی ڕای دەبوارد و منیش ژنی بوو. ماکوان مەسئول بوو؟ خەڵکی ئەو کوردستانی لای خۆمان بوو؟ کڕۆنیکە بەڵێ خەڵکیش زۆر ڕێزی لێ دەگرن. ماکوان دەیخوا موفەقی نەکات و لە ناوی بەرێ. ئەی دوای ئەمانە؟ کڕۆنیکە تەواو سیوام لە پیاوی کورد هاتەوە، فرانکم ناسی و تۆ چیرۆکەکەم دەزانی، ئەڵێ چی ئێستا؟ ماکوان وەڵا هیچ ناڵێم، هەر ئەوەندەم دەسەڵاتە بڵێم خوا مەحفوظت بکات و سرت با لە سوزدەدا بێ کە خوای گەورە هیدایەتی داوی. کڕۆنیکە من کە تۆم زۆر خۆش دەوێ، سیفەتی یەکەمت ئەوەیە بۆ هەموو حاڵەتێک شیکاریەکی دەرونی دەکەی و باش قسەی لەسەر دەکەی. ویستم بڵێم هەز دەکەی بەوەی کە گونجانم لەگەڵ هیچ کام لەو پیاوانەدا نەبووە، لەگەڵ تۆدا زۆر گونجاوم. ماکوان کوورە دوایش لە من زیاد دەبیتە و دڵی ماکوان جنۆکەی هەبوو. کڕۆنیکە بەخوا تا ماوم لە ژێر سایە و فەرمان تا دەبم، بەڵام دڵم مەشکێنە. ماکوان من ئەفسەری سەربازی نیم تا سەربازم هەوێ، من لەو جۆرە پیاوانە نیم کە ئافرەت لە ژێر فەرمانی مندا بێ، خۆ تەلەڤیزیۆن و غەسالەم نەکڕیوە. پاشان کڕۆنیکە جەنابەت باش دەزانی کە لە ئەوروپا کوا ڕۆشنبیری و فرەژنی هەیە. سوێن بەخوا تۆ بهێنم خێزانم دەرگام لێ ناکاتەوە، آخر ناکرێ لەبەر خاتری تۆ ماڵ و منداڵەکانم تێک بسێ. خێزانم هەرگیز ڕازی نابێ بەشم بکا لەگەڵ کەسی تردا. وەکو وتم هەزارەها کوڕی تر هەیە لە من باشتر و ئاقڵتر و پیاوتر و پارەدارتر، بڕۆ شوو بەوان بکە، وا نەزانی کەسێکی کەمی. سوێن بەخوا هەزارەها کەس تەمەنای ئەوە دەکەن کە تۆ خێزانیان بی. کڕۆنیکە کێشەکە لەوەدایە من ئەوە باش دەزانم، بەڵام ئەوەی من دەمەوێ بەردەست نییە، هەمیشەش لە بەرچاومدایە. زۆر دڵڕەقی بۆ زانیاریت من دەڕۆم، بەڵام هیوا بڕاویش نیم، خۆ لەو دنیاش بێت هەر شوت پێ دەکەم، بەخوا سکاڵە لێ دەکەم لای خۆی پەروەردگار. گفت و گۆمان لەگەڵ کڕۆنیکا بڕاندەوە لەسەر ئەوەی کە ناتوانم بە هیچ شێوەیەک لەگەڵیدا هاوسەرگیری بکەم. لە کۆتاییدا کڕۆنیکا تووڕە بوو و بەجێی هێشتم و وتی سکاڵەت لێ دەکەم لای خۆی پەروەردگار. بە هێواشی و دەنگێکی نزم وتی خۆ لەم دنیایش هاوسەرگیریت لەگەڵ نەکەم، لەو دنیا هەر دەیکەم، هیوا بڕاو نیم. دوای چەند ڕۆژێک حەسقیل گەڕایەوە بۆ لام، وتی خۆت ئامادە بکە، ئێوارەی هەینی کۆڕەکەت بۆ ساز دەکرێت، ئامادە باشی بۆ کراوە، هەوڵ بدە هیچ شتێکی نەخوازراو نێتە پێشت تا کارەکەمان لێ تێک بدە. ماکوان بێخەم بە من ئامادەم. حەسقیل ناو نیشانی کۆڕەکەم بدەرێ یان هەر ئەوەی شێخ بەرقان بێ. ماکوان پێم وا بێ هەر ئەوەی شێخ باشترە، بەڵام تۆزێک ئەدەبیتری دەکەین. کاریگەری جنۆکە لە ئیسلامدا و ئاوێتە بوونیان بە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. حەسقیل زۆر باشە، ئێستا ئەچم هەواڵیان ئەدەمێ. ماکوان کاتەکەی چەند بێ باشە، چونکە کۆڕ و سیمینار بۆ مرۆڤەکان یەک کاتژمێریان دوو کاتژمێر زۆر باشە، ئیتر لە دوای ئەوە خەڵک ماندوو دەبێ، بەڵام نازانم بۆ ئێوەی جنۆکە چۆنە. حەسقیل بە ئارەزووی خۆت زۆر قسە بکە، لای ئێمە کات زۆر گرنگ نییە، ئەوەی لە پێناوی ئیسلام و عیبادەت بێت کاتی بۆ دابین ناکەین، بەڵکو هەموو ژیانی خۆمانی بۆ دیاری دەکەین. ماکوان ماشاءالله حەزەی برام، خوا مۆفەقتان بکە کە دڵخۆشم بەو قسانت. حەسقیل ئەی چۆن ئێمەی جنۆکە یەک، ئێوەی مرۆڤ هیچ. بە قسەیەکی پێکەنیم و وتم ئایا من هەموو جنۆکەکان دەبینم کە ئامادە دەبن؟ حەسقیل نابراکەم، مەگەر ئەوانەی حەز بکەن تەعاروفت لەگەڵ بکەن، بەڵام ئەوانەی کە هاوڕێ و برای خۆتن دەیان بینی. ماکوان بە بڕوای تۆ چەند جنۆکە ئامادە دەبێ؟ حەسقیل بە هەزارەها، نازانم ناتوانم بڵێم چەندە، بەڵام دڵنیا با لە سەروی 20,000 جنۆکە گوێت لێ دەگرن. ماکوان یەکجار زۆرە، چین و توێژەکانی جنۆکە کێن و چین؟ حەسقیل لە هەموو جۆرێکە، بەڵام زیاتر ئەوانن کە سەربازی سوڵتانن. ماکوان حەسقیل ئەم سوڵتانە کێیە؟ زۆر باسی دەکەن، تۆزێکم بۆ باز بکە. حەسقیل
کەسێکی زۆر دادپەروەرە، ئیسلامی زۆر خۆش دەوێ، زۆر ئازا و چاو نەترسە، هاوڕێیەتی زۆر هەیە لەگەڵ مرۆڤەکان. بەڵام من نازانم شێخ بەرقان بۆی باس کردم، بە تایبەت لەگەڵ زانا و سەرکردە ئیسلامەکان کە لە گۆڕەپانی جیهاددان. ماکوان، ئەی زانستی و ئاسی خوێندەواری چۆنە؟ حەسقیل، زۆر بەرزە، زۆر وریایە و زوو لە شت تێدەگا و خۆ بەکەم زانە و منداڵی زۆر خۆش دەوێ، هەموو مسلمانێکی جنۆکە و مرۆڤی خۆش دەوێ، بەرگری کاری سەرسەختی ئیسلامە، بۆ ئیسلام دەژی و بۆ ئیسلام دەمرێ. ماکوان، وەڵا وا باسی دەکەی مشتاقت کردم بۆ ناسین و بینینی. حەسقیل، شێخ بەرقان و کازۆڵ باسی تۆیان بۆ کردووە، سوبحان الله، ئەویش وتی مشتاقتان کردم بۆ ئەوەی ماکوان بناسم. ماکوان، خۆشحاڵ دەبم بە پشتیوانی خوای پەروەردگار ڕۆژی دیاریکرا و ئامادە دەبم. حەسقیل، بە پشتیوانی خوای پەروەردگار کازۆڵ و میادێن بە شوێن تا لەگەڵ ئەواندا دەی. ماکوان، زۆر باشە ئینشاءالله. خوا حافیزیم لە حەسقیل کرد و زیاتر سەرقاڵ بووم بە خوێندنەوە و لێکۆڵینەوە لەو باسی کەناو نیشانەکەیم نرد بۆ برایانی زنۆکە و لە هەوڵی بەدەستهێنانی زانیاری بووم. دەمویست بۆ باسەکەم لەوە باش تێبگەم کە قسەکردن بۆ زنۆکە زۆر جیاوازە لەوەی قسە بۆ مرۆڤ بکەم، چونکە مرۆڤ کارەکانی بەرچاوە و لە فیکر و سیاسەت و شارستانیەت و هەتا دوای، بەڵام زنۆکە نادیارن، شارستانیەتیان نییە، فکریان وەکو مرۆڤ واڵا و بەرجەستە نابێ، ئایدیاکانیان بۆ خۆیانە و شاراوەیە. بە هەر حاڵ خۆم ئامادە کرد، بەڵام بەداخەوە سەرچاوەیەکی ئەو تۆم دەست نەدەکەم. زۆر جار بیر لەوە ناکەینەوە کە ئەرکی زنۆکەکان لەسەر ئێمەیە لە ڕووی زانستی و شەرعی و گەیاندنی دینی خوای گەورە. لە ڕاستیدا ئێمەی مرۆڤی مسلمان زۆر کەمتر خەمین بەرامبەر برازنۆکەکانمان. خوای پەروەردگار دەفەرموێ: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. هەز دەکەم هەموو مرۆڤە مسلمانەکان لەوە تێگەیشتون کە واتای چییە، بەڵام لەوە تێنەگەیشتون کە مرۆڤ بۆتە خەلیفە و ئەرکی گەیاندنی ئەم ئاینە. لەوانەیەوە هەز بکەین کە ئەرکی گەیاندنی ئاینەکە تەنها بۆ مرۆڤەکانە. لە ڕاستیدا ئەوەی کە فەرز و واجبە لەسەر مرۆڤەکان ئەوەیە کە بانگەواز بۆ دینی خوای گەورە بکەن، بەڵام بۆ جنۆکەکان ئێمە ڕانەس پێردراوین بە واجب و فەرز، بەڵکو ڕاست پێردراوین کە واجبە لەسەرمان بزانین ئەوانیش بوونیان هەیە، کە مادەم بوونیان هەیە لە ڕووی شەرعیەوە ئەجر و پاداش وەردەگرین کە گرنگیان پێ بدەین لە باسەکانماندا و لە کۆڕ و کۆبوونەوەکانماندا، چونکە برازنۆکە مسلمانەکانمان هەمیشە لەگەڵماندان لە باس و خواست و کۆڕی زانیاری و فکر و زیکرماندا. ئەوەندەی باسی جنۆکە شەیتانەکان دەکەین وامان لێ هاتووە بێ ئەوەی بە خۆمان بزانین جنۆکە مسلمانەکانیشمان ناشرین کردووە. جا بۆیە پێویستە ڕۆڵ و کاری ئەوانش لەم ئیسلامەدا باز بکەین و هەست بە ئازار و ناڕەحەتیەکانیان بکەین تا بتوانین لێک نزیک بوونەوەیەکی ئیمانی و خواناسی لە نێوانی مرۆڤ و جنۆکەدا دروست ببێ، هەروەک چۆن لە نێوانی زۆرێک لە زانایاندا دروست بووە. بە نمونەی شێخ الئیسلام ئیبن تەیمیە، ئیمامی غەزالی و ئیبن حەجەری عەسقەلانی و هەتا دوای. تەنانەت جنۆکەکان ئەوەندە سەرسام بوون بە شەیخ الئیسلام لە شێوەی ئەودا لەناو خەڵکدا دەردەکەوتن لە کاتێکدا ئەو لە زیندانی قەڵابوو لە دیمەشق. زۆرێک لە کتێبەکان یادداشتیان کردووە. سات بە سات چاوەڕوانی هاتنی ڕۆژی هەینی بووم. خۆم ئامادە دەکرد. ڕۆژی هەینی کاژمێر 1 نیوەڕۆ بەرەو مزگەوت بۆ نوێژی نیوەڕۆ کەوتمەڕێ. نوێژم کرد، کازۆڵم بینی لە ناو خەڵکەکەدا. ئاماژەی بۆ کردم کە بڕۆمە دەرەوە. لە دەرگای مزگەوتەکە دەرچووم، کازۆڵ وتی: بڕۆ بۆ دارستانەکە و من و میاژ لەوێ ئەتبینین. ڕۆ و دارستانەکە ڕۆشتم تا گەیشتمە ئەو جێگایە کە یەکەم جار کازۆڵ بردمی بۆ لای حەسقیل و برایانی تر. کازۆڵ دەرکەوت. کازۆڵ: ئامادەیت بڕۆین؟ ماکوان: هەر زۆر ئامادەم. نە مۆبایل، نە کلیل، نە پارەی وردا، هیچ زۆرە مێتاڵێکم پێ نییە، تەنها قایشەکەم مێتاڵی پێوەیە. کازۆڵ: کێشە نییە، ئەوە کارەبای زۆر دروست ناکە. ماکوان: چونکە زارەکەی تر پێت وتم مادەی ئاسن و فافۆن و زیوت پێ نەبێ کاتێک لەگەڵ ئێوە دێم بۆ لای ئێوە، لەبەر ئەوەی کارەبا پێسەوانەی دەکاتەوە، قورسایی دەخاتە سەرشانی ئێوە. کازۆڵ: وایە ئەگەر بیرت بێ کەسێک بە ناوی نیکۆلا تێسلا لەبەر دۆزینەوەی ئەو کارەبایە کوشتیان، چونکە دەیویست لە ناتۆر واتە سروش بە خۆڕایی کارەبا بەدەست بهێنێ. ماکوان: ڕاستە لە هۆتێلەکەدا کوشتیان کە تێیدا دەژیە، هەموو بیردۆز و نهێنیەکانی دوای کوژرانی دزرا. تا ئێستاش نەزانراوە کە کێ کوشتیەتی. کازۆڵ: چۆن نەزانراوە؟ زانراوە ئەوەی کە کوشتوێتی 2 خانەوادی دەوڵەمەندی بەناوبانگی ئەمریکی بوون. خێزانی ترامپ و فۆرد کوشتیان، مامی دۆناڵد ترامپ و
هێنری فۆرد دەستیان هەبوو لە کوشتنیدا. ماکوان جا ئەو دوو خێزانە بوو. کازۆڵ لەبەر ئەوەی نەیان دەویست وزە بە خۆڕایی لە سروژ وەربگرێ، دەیانویست نەوت و بەنزین و گاز، سیارە و کارگەی فڕۆکە و کارگەی کەشتێ گەورەکان هەموو بوارە سەربازیەکان پارەی زۆرتریان دەست بکەوێ و بنە ماڵی ئال سعودیش هاوکاری بوون لەو پلانەدا. ماکوان بەڵێ جەنابەت دەزانی ئەو مرۆڤە شەیتانانەی ئێمە لە ئیبلیسی لای ئێوە بەهێزترن. خوای گەورە لە سوورەتی ئیبراهیم لە ئاەتی 46دا باسییان دەکات و دەفەرموێ بێگومان خوانەناسان پیلان و تەڵەکەی خۆیانیان گێڕا، فێڵ و فڕی زۆریان کرد، بەڵام هەموو پیلان و فێڵیان لای خوا ئاشکرا و دیارە بەسەر خۆیاندا دەشکێتەوە، هەرچەندە پیلان و فێڵیان کێوەکانیش لە بن بهێنێ. کازۆڵ بە دڵنیاییەوە وایە با بڕۆین چونکە لەوێ خەڵکێکی زۆر چاوەڕوانن. ماکوان بفەرمونون من ئامادەم. بە چوار دەورمدا خولی خوارد و هەناسی قوڵم هەڵکێشا و چاوم نابەیەکدا. چەند خولەکێک کازۆڵ وتی چاوت بکەرەوە و داوای لێ کردم هەمان کردار بکەمەوە. چاوم نایەوە بەیەکدا و دوو هەناسەی قوڵم هەڵکێشا. کاتێک چاوم کردەوە شێخ بەرقان لە بەردەممدا بوو، سڵاوی لێ کردم و زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی بە ئامادەبوونم. داوای کرد کازۆڵ و میە جەنابی سوڵتان ئاگادار بکەنەوە کە ماکوان هاتووە. شێخ بەرقان خۆت باش ئامادە کردووە؟ ماکوان بە پشتیوانی خوای گەورە شێخ گیان ئامادەم، دوعای خێرت لەبیر نەچێ بۆم. شێخ بەرقان خوای گەورە سینەت ساف بکات و زمانت پاراو بکات و ئیخلاست پاک بکاتەوە و ئیمانت بەهێز بکات و کارەکانت هەموو بۆ خاتری واحید الئەحەد بێ. ماکوان ئامین. شێخ کۆڕەکە چۆن دەبێ؟ شێخ بەرقان کۆڕەکە میا و سەسیل ئامادەیان کردووە. سەسیل پێشەکیەک باز دەکات و پاشان دوای ئەوە سوڵتان قسەی خۆی دەکات. دوای سوڵتان نزیکترین زنۆکە لە تۆ بانگ دەکرێت و بایۆگرافی تۆ پێشکەش دەکات و ئینجا تۆ ڕاستە و خۆت دەست پێ دەکەی و دوای ئەوە لە کۆتایی هەر زنۆکەیەک پرسیاری هەبێ وەڵام ئەدەیتەوە. ئەگەر نەتوانی وەڵام بدەیتەوە بڵێ هەوڵ ئەدەم وەڵامی پرسیارەکەت بۆ دەستەبەر بکەم، پاشان ئاگادارت دەکەمەوە لە ڕێگەی هاوڕێ زنۆکەکانمەوە. باشە یاخودە؟ ماکوان زۆر باشە، خوای گەورە کارەکانمان بۆ ئاسان بکە. ئامین. شێخ بەرقان با بڕۆین بۆ دیوانی سوڵتان چاوەڕێ، هەواڵمان بۆ هات دەڵێ چاوەڕێتان. ماکوان بفەرموو لە خزمەتتاندا. لەگەڵ شێخ بەرقان کەوتینە ڕێ، چوینە ناو باڵەخانە و قەڵایەکی جوانی پڕ ڕەنگ و سوورەیە، پڕ لە چل و چرا و بۆنی خۆش و بێدەنگ و پڕ ئارامی، هەروەها سامناک. تەنها گوێم لە دەنگی پێکانی خۆم بوو تەقەی دەهات. لەگەڵ شێخ بەرقان لە بەردەم دەرگایەکی زۆر گەورە خۆمان بینیەوە. نەخشی سەر دەرگاکە وەکو قەلغانی دەستی پاڵەوانەکان بە ڕەنگی ئاڵتونی لەسەر دەرگاکە کێشرا بوو. دەرگاکە لە جوانترین زۆری داری ساز بوو، ڕەنگی ڕەش بوو کە وەکو دەرگای سنتەرە گشتیەکان بۆمان کرایەوە و چوینە ناو دیوان و ساڵۆنێکی گەورە، هۆڵێکی پڕ لە پایە نەخشێنراو. سەقف و دیواری ناو هۆڵەکە هەموو نەخشی ڕەنگا و ڕەنگ و زەخرەفە و گوڵ و ئاەتەکانی قورئان بوو. لە نێوان هەر پایەکدا چلچرایەکی پڕ کریستاڵی بە شەوق داگیرسا بوو. دیواری هۆڵەکە ڕەنگی جەرگی و پایەکانی ئاڵتونی بوون. فەرشی ژێر پێما وەکو ئیسفەنج نەرم بوو. کاشی و بەردی زەویەکە ڕەساسی و مەڕمەڕ بوو. جێگەی وا جوان و نایابم نەبینی بوو. کەرەستەکانی لە مێز و کورسی و هەمووی شاهانە بوو. بەبێ دەنگ لەگەڵ شێخ بەرقان هەنگاوم دەنا تەماشای جوانی هۆڵەکەم دەکرد. سەرسام بووبووم، بەڵکو جوانی ئەو تەلارە تووشی شۆکی کردبوون. لە پڕ دەنگی پێکەنینێک هاتە گوێم و وتی جەنابی بەرقان میوانەکە لە دنیای خۆی دەرچووە، بێدەنگی قەرەباڵغی بۆ دروست کردووە. تەماشای شێخ بەرقانم کرد، بە ڕێزەوە وەستا و زەردەخەنە دەیگرێ. منیش کەس ناناسم. لە پڕ سوڵتان دەرکەوت. پیاوێکی سوور و سپی، سووریەکەی نزیک بوو لە ڕەنگی زەرد، واتە لە نێوانی سوور و زەردا بوو. سپیایی ڕیشی کەم بوو، چاوی وەکو چاوی پڵنگ و کڵاوێکی ڕەش کە بە بنقێمی پیرۆزەی و جۆرەی موروویەک نەخشێنرا بوو لە سەریدا بوو. دەست و بازووی زۆر بەهێز و باڵای یەکجار بەرز بوو. دەنگێکی پیاوانەی زۆر ئارامی هەبوو. زەردەخەنە لەسەر لێوی یاری دەکرد. وتی حاجی ماکوان بەخێر بێ بۆ وڵات و مەملەکەتی خۆت. ماکوان خوای پەروەردگار سەربەرزت بکات جەنابی سوڵتان، پایدار و سەربەرز و سەربڵند بیت قوربان. سوڵتان ئەمڕۆ هەموومان میوانی تۆین، چیت بۆ ئامادە کردوین؟ ماکوان لە ماڵی خاوەن کەرەمەکاندا هەمیشە من داواکار بووم. ئەوە منم میوان بوو لە خزمەت زەنابت و شێخدا.
داوای دوعای خێر دەکەم بەڵکو بە زانیاری و کەڕەم و بەخشندەی خۆتان ئێمە دەوڵەمەند بکەن و تینیوتیمان بشکێنن بەندە خزمەتکاری خواناس و زانا و مجاهیدانم لە پێناوی خوای پەروەردگاردا. سوڵتان: یاخوا بەخێر بێ، مەملەکەتت ئاوادان کردەوە، چاوەڕوانم بزانم لە باخەکەتدا چ باقە گوڵێکت بۆ هێناوی. دەستی کرد بە گیرفانیدا و دەری هێنا دەستی تەڕ بوو، پرژاندی لە من و شێخ بەرقان. بۆنی زۆر خۆش بوو، تا ئێستا هیچ پاریف و عەتر و گوڵاوێکم بۆ نەکردووە ئەوەندە بۆنی خۆش بێ. ماکوان: جەنابی سوڵتان لە خزمەتتاندام، پاش کەمێکی تر لە باخی ئیسلام گوڵم بۆ هێناون. ماکوان خۆی لەو باخە ئاواتەخوازە ببێتە باخەوان تا بتوانێت زیاتر خزمەت بکە. سوڵتان زەردەخەنە لەسەر لێوی نەئەبڕا، بەڵام زۆر بەوی قار و سامناکیش بوو. تەماشای شێخ بەرقانی کردووتی: ڕاستت فەرموو، خۆیەتی خوای گەورە هەموو لایەک بە ئاشتەوایی بهێڵێتەوە. هەرچەندە لەو قسانە هیچ تێنەگەیشتم. سوڵتان وتی با بڕۆین. لەگەڵ جەنابی سوڵتان بەڕێکەوتم و نەمدەویست پێشی بکەوم، ئەویش دەیویست لەگەڵمدا هەنگاو بنێ. تەماشای ڕیشی کردم و وتی: ڕیشت نوری تێکەوتووە، دڵخۆشی کە سپی تێکەوتووە یان حەزت دەکرد ڕەش بواە. ماکوان: پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ کاتێک کە ڕیشی موسڵمان سپی دەبێت نورە. هەروەها دەفەرموێ ڕیش سپی کە سەر دەکاتە سوزدا خوای گەورە شەرم لە ڕیشی سپی دەکات. چۆن دڵخۆش نیم کە سپی تێکەوتووە، خوای گەورە لێمان قبول بکە. لەناو ئەم دینەدا ڕیشم سپی کردووە، بە ڕیش سپێتی نەهاتومەتە ناوی. سوپاسی خوای گەورەی لەسەر دەکەم، سرم بە سپێتی ڕیشم بەرزە. سوڵتان: خوای پەروەردگار سەربەرزت بکە. خۆشەویستی حازی ماکوانی برامان، لەم قسانەدا بووین چوونە بەڵەکۆنەیەکی گەورە لە باڵەخانەکەدا. ئەوەی جنۆکە بوو کە ناسی بووم لە موسڵمانەکان لەوێ ئامادە بوون. حەسقیل و سەسیل و ڕاقی و شێخ بەرقان و کازۆڵ و سوڵتان و میا و حەنانە لەوێ بوون. لە بەڵەکۆنەکەدا ماینەوە لە شێوەی زریوەی ئەستێری شەوان و ڕەنگی بریقی کریستاڵ ئەو ناوچەی داگیر کردبوو. دەشتایەکی بەرفراوان و سەوزایەکی زۆر جوان و لاکانی بە شاخ و کۆتایی دەشتەکەش قەراغ دەریا بوو. سەسیل: ماکوان ئەو جریوە و ڕەنگانە دەبینی؟ هەموو جنۆکەن، بە هەزارەها ئامادەن. ئێستا من دەست پێ دەکەم، دوای من سوڵتان دێت و پاشان حەسقیل دێت و ئەو ئەدناسێنێت. خۆت باش ئامادە بکە. ماکوان: تەوەکوول بەخوا من ئامادەم، کاری خۆتان بکەن. سەسیل: بە بسم الله دەستی پێکرد و پاشان بە خێرهاتنی ئامادەبوانی کرد و سوپاسی سوڵتانی کرد کە هەمیشە لە خزمەت دین و زانست و جیهاددایە. داوای کرد هەموو دوعای خێری بۆ بکەن و خوای گەورە زیاتر هێز و توانای پێ ببەخشێ بۆ بەرپاکردنی دادپەروەری و بانگەواز و جیهاد. ئێستاش جەنابی سوڵتان پەیامی دەگەێنێتە ئێوەی بەڕێز. سوڵتان: بسم الله، درود و سەلام بۆ سەرگیانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم. ئامادەبوانی بەڕێز، کوڕ و کچە بەڕێزەکانم، دایک و باوک و خوشک و براکانم، بە ناوی هەمووتانەوە بە خێرهاتنی حازی ماکوانی خۆشەویست دەکەم کە ئەمە جاری چوارەمە کە مرۆڤ کۆڕ بۆ جنۆکە دەگێڕێ لەم جێگایەوە. پێشتر زۆر ڕووی داوە، منیش لە سوڵتانەکانی باوکمەوە ئەم کارم پەرە پێداوە و تا قیامەت بە پشتیوانی خودا لە ناونەوەکانماندا دەمێنێتەوە. ئەوەی شایانی ئەم جێگایە بوو لە مرۆڤەکان بانگی دەکەین تا پەیوەندی نێوانمان بەردەوام بێ لەسەر ئیمان و خواناسی و جیهاد و کۆشش لە پێناوی ئەم ئیسلامەدا. زۆر حەزمان دەکرد حازی ماکوان لە کۆنگری ساڵانی جنۆکەکان بەشدار بووایە، بەڵام ئەو کات لەلایەن وەزیرەوە کازۆڵ ئاگادار کرایەوە کە کێشەی بۆ دروست ببوو، نەیتوانی لەو کاتەدا ئامادە بێ. بۆیە لەسەر داوای جەنابی شێخ بەرقان و مشتاق بوونی خۆمان بۆ ئەم مرۆڤە خواناسە کە ناسراوی هەمومانە و ناوی حازی ماکوانە، خۆشحاڵ بووم بە هاتنی بۆ مەملەکەتەکەمان و گوێبیست دەبین سیمان پێشکەش دەکات. دوای تەواوبوونی جەنابی سوڵتان، سەسیل گەڕایەوە بۆ بەردەم بەڵەکۆنەکە وتی: ئەو مرۆڤانەی کە پەیوەندی لەگەڵ جنۆکە موسڵمانەکان دروست دەکەن دوو شێون. شێوەی یەکەم لە ڕێگەی گەیاندنی زانست و زانیاری و خواناسی و جیهاد. شێوەی دووەم زنە شەیتانەکان لە ڕێگەی سیحر و جاد و بانکردنی بۆ کاری خراپە. پاشان کردارەکە پێچەوانە دەبێتەوە، مرۆڤ جنۆکەکان موسڵمان دەکات و کاریگەری باشیان لەسەر دروست دەکات. بۆ زانیاری هەموو لایەک عەبدوڕەحمانی حەسقیل و خۆشم کە دوو کەسی خراپەکار و لە تەرەفی شەیتان بووین جەنابی حازی ماکوان کردی نییە تەرەفی خۆی پەروەردگار. زانزیکترین جنۆکە لە ئێمە حەسقیلە، بۆیە داوا دەکەم لە جەنابی حەسقیل ئەو بایۆگرافی حازی ماکوان کەریممان پێشکەش بکە. حەسقیل:
بسم الله درود و سڵاو بۆ سەرگیانی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. ئەم ئێوارەیە کەسێک خانە خوێ کە تەنها ناوەکی بۆ خۆی پێشەکیە، ئەویش ماکوان کەریمی براو ئازیزمە. ماکوان ئەو مرۆڤە چاوکراوە و ئازایەیە کە لە شەپۆلی ڕەشەبای شەیتان و سحر و خراپەکاریدا توانی کەشتی ژیانی ئێمە ئاراستەکەی بگۆڕێت و بەو هەموو هێز و توانایەوە توانی پێچەوانی ئاراستی کەشتی خۆی و ئێمەش بگەینێتە کەناری دەریای ئارامی و دوور لە شەپۆلی ترسناکی خراپەکاری. ماکوان ئەو مرۆڤە بوو توانی فێرمان بکە کە دژی مرۆڤ نەبی. پاشان کۆمەڵی قسەی تری کردو ماکوان کەریمی ناسان. دواتر ماکوان کەریم هات قسەی خۆی بکە. ماکوان سڵاوتان لێبێ بە سڵاوی ئیسلام. ئەسەلامو عەلەیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه. سەڵاواتی زۆر بۆ سەرگیانی پێغەمبەر موحەممەد و هەموو پێغەمبەرانی برای. ڕەحمەت و بەزەی گەورە بڕژێ بەسەر هەموو چاکەکاران و چاکە خوازانی مرۆڤ و جن لەم زەویەدا. برایان و خوشکانی جنۆکم. ئەوی عەبدوڕەحمان حەسقیلی برام فەرمووی لە ڕاستیدا لە چاوی خۆیەوە و لە کردداری بەڕێزانێکی وەکو سوڵتان و شێخ بەرقان و کەسانی تری ئێوەوە تەماشای منی کردووە. دەنا من نەک لە ئاستی ئەوەدا نیم، بەڵکو خۆم زۆر لەوە بەکەمتر دەزانم. ئێستا ئەو شەرەفەتان بە من بەخشیوە لێرەدا قسە بۆ ئێوەی بەڕێز و محتەرەم بکەم. بەڕێزان لایەن گیرانی ئیسلام و خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا باسی ئاوێتەبوون و تێکەڵاوی ئێوەی جنۆکە دەکا کە چۆن لە مرۆڤەکان باشترن و زیاتر ئیمان جوڵاوترن بۆ قورئان و ئاینی پەروەردگار لە کاتێکدا ئێمە مرۆڤ ڕاست پێردراوین بە گەیاندنی ئاینەکە و خەلیفە بین لەسەر ئەم زەویەدا. ئیمامی ترمذی لە هاوڵی پێغەمبەری خوا و ڕەزامەندی خوای لەسەر بێت دەڵێ لەگەڵ جەنابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆشن بۆ خوێندنی قورئان و سوورەتی ڕەحمانمان دەخوێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە خوێندنی سوورەتی ڕەحمان لە سەرەتاوە تا کۆتایی هەموو بێدەنگ بووین. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم سوورەتم بۆ جنۆکەکان خوێندەوە، زۆر لە ئێوە باشتر و چاکتر وەڵامیان دامەوە. هەر کات دەگەیشتمە سەر ئەو ئاەتی خوای متعال دەفەرموێ فبأي آلاء ربكما تكذبان. چ نیعمەتێکی خوای پەروەردگار بە درۆ دەخەنەوە. ئەوانش دەیانوت هیچ نیعمەتێکی خوای پەروەردگار بە درۆ ناخەینەوە، بەڵکو سوپاسی خوای گەورە دەکەین بۆ نیعمەتەکانی. ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئاوادانتان پێدا دەنێت و وەصف و پێناسەتان دەکا بەوەی کە ئاوێتەبوونتان لە هاوڵانیش زیاتر بووە. پاشان هەر ئێوە بوون لەو پەڕی ناڕەحەتی و ئەو هەموو ئازار و ئەشکەنجەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەشتی لە شاری تائیف هەر ئێوە بوون دڵیتان دایەوە بەوەی کە چوونە خزمەتی و خۆتان پێناسان و بوونە هۆی ئەوەی کە خوڕافیات و ئەوەی کە لەناو جاهیلەتی عەرەب و جاهیلەتی نوێدا هەیە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە. ئەو چەند جنۆکەی کە خوای گەورە لە قورئاندا باسییان دەکا هۆکاری لابردنی خوڕافات و ڕوونکردنەوەی ئەویاندا کە جنۆکەکان هیچ توانای غەیب و هەواڵە نهێنیەکانیان نییە. هەر بۆیە خوای گەورە سوورەتێکی بەناوەوە ناون جنۆکە لە زمانی خۆیانەوە خوای گەورە بۆمان باز دەکا کە چۆن لەو پەڕی ناڕەحەتی ڕەسوولدا هاتن کە بە نەفر ناویان هاتووە. لە زمانی عەرەبیشدا وشەی نەفر لە 3 کەسەوە بۆ 6 کەسە هاتن و لە نزیک دۆڵی قڕن و ثەعالبدا گویان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو کە مرۆڤێک لەو دۆڵەدا بەدەنگ شتێک دەخوێنێت کە لە قسە و گفتاری مرۆڤ ناسێ. بەتایبەت لەو سەردەمەدا لە ناو عەرەب و جنۆکەی ئەو ناوچەیەدا وشە و کاری زمانەوانی لەو پەڕی توانە و هێزدا بوو. تەنانەت شاعیرە گەورەکانی عەرەب لە جنۆکەکان وشەیان وەردەگر، زۆر جار لە ڕێگای کاهین و ساحیرەکانەوە. ئەویش بەواتای ئەوە نا کە جنۆکەکان شارەزاتر بووبوون لە عەرەب لە زمانەکان و هۆنراوێن، نا بەڵکو بەوەی زانیاری و ناونیشان و ناوی جێگەکانیان وەردەگرت و عەرەبیش لە شعرەکانیاندا بەکاریان دەهێنا. بەڵام ئەو چەند جنۆکەیە لە دۆڵەکەدا گویان لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم هەموو هەسوو سۆزێکیان جوڵە و نەیانتوانی خۆیان ئاشکرا نەکەن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ڕاستەوخۆ زانیان ئەم وتانە قسەی مرۆڤ نییە، کاریگەری لەسەریان دروست کرد. هەر ئەوان بوون. واتا مەبەستم ئەو چەند جنۆکەیە بوون کە چوونە خزمەتی پێغەمبەری خوا و بیر و باوەڕی مرۆڤیان ڕاست کردەوە کە پەنا بەخوا لە ناو عەرەب و فارس و بتپەرستەکاندا باو بوو کە خوای پەروەردگار پەنا بەخوا ژنی لە جنۆکەکان هێنا و لە جنسی خوا و جنۆکە و مەلائیکەت دروست بووە. هەر بۆیە سەرسام بوون بە گوێگرتن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە قورئانی دەخوێن. داخۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چ دەنگێکی مەحزون و دەربەدەرکرا و قورئانی خوێندووە. ئەمانش چۆن کاریگەری قورئانەکە ڕایکێشاون و خۆیان بۆ نەگیراوە لە ئاستی وشەکاندا. آخر برایان و خوشکانی جنۆکەم
لروجي قيامت كمسلمانان دسنا بهشت سێ کەس کە قورئان دەخوێنن حەزرەتی داود و باوکی حەزرەتی سولەیمان زنوکە مسلمانەکان حەزرەتی سولەیمانیان زۆر خۆش دەوێت لەبەر ئەوەی تەنها کاری بە شەیتان و عیفریتە و کافرە نالەبارەکان دەکرد. حەزرەتی داود یەکەم زار سوورەتی ئەلنەمل دەخوێنێت و هەموو دەزانن دەنگی پێغەمبەر داود بە مۆسیقا ناوزەند کراوە بەشم شەڵ ناو براوە ئەوەندە دەنگی خۆشە. پاشان دوای پێغەمبەر داود حەزرەتی ڕەسوول الله قورئان دەخوێنێ ئەویش سوورەتی محەممەد دەخوێنێ کە دەنگی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشترە لە دەنگی ئالی داود. لە پاشان خۆی پەروەردگار خۆی زاتی پاک و بەرزی قورئان دەخوێنێت و سوورەتی ئەلڕەحمان دەخوێنێ داخۆ دەنگی خۆی پەروەردگار چەندە خۆش بێ تەماشای ئەو نیعمەتە بکەن خۆی گەورە پێمان دەبەخشێ. حەسقیل هاتە تەنیشم وتی کۆڕەکە ڕابگرە ماکوان بۆ ڕای بگرم. لێرەش چیرۆکەکە ڕادەگری. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باس بکەین. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوو. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.